باس لە هەناوبینی ئەەکەین کە بە شێوازە باوەقی لە ناو خەڵکیدا نازوورە بابزانین هەناوبینی بۆ کێ ئەنجامەدرێ کێن ئەو کەسانەی کە پێویستەکە یاخود هەر ئەبێ هەناوبینی ئەنجام بدەن ئەو نەخۆشیانەی کە لە کەسەکانە ڕوئەدا نیشانەکانی کە لە کەسەکە ڕوئەدا ئەو نیشانانە چینکەوە لە دکتۆرە بەڕێزەکانەکە کە بیرلەوە بکەنەوە کە ئەم بابەتە پێویستی بۆ هەیە کە هەناوبینی بۆ ئەنجام بدرێ بە وردی گفتوگویەکی چڕوپڕ لەسەر ئەم بابەتە ئەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڕەحمان شێخانی کە بەڕێزیان سپۆری هەناو و کۆئەندامی هەرس و جگەرن و ئێستا لەگەڵمان ئامادەیە دکتۆریان سڵاو لێ بێت ئەم کاتێشتانەچێت بینەرانمان دەتوانن بە شێوەی لایف لە تۆڕی کۆمەڵاتی فیسبوک لە پیجی کورساتەوە ئەم بابەتە بە شێوازی لایف بەخش دەکرێت ئێوەش هەر پرسیارێکتانەیە بە کۆمنت بۆمان بنووسن ئاڕاستەی دکتۆریەکەی. دکتۆریان بە سەرتا هەر لە هەناوبینیەوە دەست پێ بکەین ئەگەر باسێکی هەناوبینیمان بۆ بکەیت و دواتریش باسی ئەوە بکەیت کە بۆ کێ پێویستە ئەنجام بدرێت. هەناوبینی یعنی بینینی ناوە بینینی لا ئێمە بینینی هەناوبینی زۆرە نوعی هەیە ئێمە بە جیهازی هەزمی یعنی کۆندامی هەرسوجگەر هەناوبینی ناو سەروی جیهازی هەزمی سەری کۆندامی هەرس وەکو سورێنسک و مەعیدە و دوانزەگرەیە ئەمە نازووری سەرەوەی نازووری خوارەوە قۆڵۆنە هەناوبینی ڕیخۆڵە باریکەش هەیە هەناوبینی بۆ ڕێکانی زرا و پەنکریاس هەیە هەناوبینی سۆنەری هەیە هەناوبینی لاسلکی هەیە ینی و بێوایر کەپسولێکە هەرواتە ژوور و خاستن بۆ ئەمە ڕیخۆڵە باریکەیە ئەڕوا لێ ڕسمەگرێ و دوای دەرەچێت و ئەمە وەریەگرین و ڤیددیۆکەی سێرەکەین ئەو بە ڤیددیوەیە خاستن بۆ ڕیخۆڵەیە کەمتر بۆ سورێنسک و مەعیدە لە سورێنسکە زۆر بە سەریعی کەپسولەکەیەتە خوارەوە مەجال ڕسمی باش ناگرێ و لە مەعیدەشە مەعیدە پێچ و پەنای زۆر تایە ئەو ڤیددیوە زۆر باش نییە بەڵام ئێستا بحوسی لەسرە بە موغناتیسیە ئەی جوڵێنن لە ناو مەعیدەیە بۆ مەعیدە بە جوان بینێ بەڵام بەگشتی بۆ ئەو ڤیددیوە بۆ ڕیخۆڵە باریکە بەکاری باشە دکتۆر بۆچی ئەنجامەدرێت یعنی بۆچی بگەینە ئەوەی کە هەناوبینی بۆ نەخۆشێک ئەنجام بڵێ هەناوبینی تەبان هۆی زۆرە تەشخیصی هەیە عیلاجی هەیە و مەس هەیە پێشبینی ینی فحسێکن پێشبینیەکەین شتێک هەبێ بۆ بیدۆزینەوە با لە یەکەمیانەوە دەست پێکەین بۆ دەستنیشانکردن چی پێدەستنیشان طبعا هی زیاتر ئەو هەناوبینانەی کە ئەنجامێنە هین مەعیدەیە سەروی کۆندامی هەرسە دواییش قۆڵۆنە ئەم دوانە زیاتر بەکارێت هی هەناوبینی سەرەوە زیاتر ئەکرێ بۆ وانەی ئالۆزی مەعیدەیان هەیە یا گەڕانەوەی ترشەڵۆکیان هەیە دڵە کزێوانە زیاتر هۆکە بەکاری ئێنین ئەوەیە ئالۆزی مەعیدە ئالۆزی مەعیدە چیانێ مەعیدەکەڵێ نەخۆشەکەڵێ مەعیدە مێشەیە ناڕەحەتە کە خواردنەخوا مەعیدەی قورسە بێ زوو تێرە بێ دڵی تێکەڵیە ناو بەناوەڕشێتەوە ئەوە پێڵێن ئالۆزی گەدە ئالۆزی گە ئێمە بەو نەخۆشانە ئیکن بۆ ئەو ئالۆزی گەدەش زۆر باوە لە سا 25 خەڵکیانە لەبەرەوە ناتوانین هەمویان بۆیان بکەین چونکە پەیوەندی بە چیەوە هەیە لە سا 25یانە پەیوەندی بە خواردنەوە هەیە یان پەیوەندی بە ستایلی ژیان خۆی یعنی ئالۆزی گەدە هەیە مایدە تێگەچێت تەمان نەک هەرێکی ئالۆزی گەدە بە دوسێ ڕۆژێ ئەوە پێڵێ عەلەقەڵە بێ نەختە درێژخایان بێ عەلەقەل هەفتەی جارێ بۆ 3 مانگ هەی بێ نەکێکی بڵێ مەعیدە مێشە و ڕەسن ئەمە پێڵێ ئالۆزی گەدە لەبەرەوە بێ نەختێ درێژخایان بێ ئالۆزی گەدە ئێمەش ناتوانین بۆ هەمویان بیکەیت چکە تێچێ و نازووری شتێکی ئەتیادی نییە وە زۆربەی حاڵەتەکان لە سا 50 ئەوانەی ئالۆزی گەدەیان نازوریان بکەین هیچی نییە پێڵێن فانکشنەڵ علاقی بە حاڵی نەفسی و قەلەقی و بەعزە خواردنێک و شتانەوە هەیە لەبەرەوە ئێمە چۆنێکین ئەوانەی ئالۆزی گەدەیان هەیە چۆن نازوریان بۆکەین ئەوەی لە 45 زیاتر بێت لە ئێمە تەمەنی ئالۆزی هەبێ ئەبێ بۆی بکەین ئەوەشی ئالۆزی گەدەی هەیە و علاماتە ترسناکانی هەیە بێت علاماتە ترسناک مەسەلەن زەعیف بووە خواردنی بۆ ناخوری خواردن بەگرانە چێتە خوارەوە کەم خوێنە لە عایلەیان سەرەتانی مەعیدە هەیە ئەمە ئەگەر گەنجیش بێ پێویستە ئەگەرم نیشانانەی هەبوو ئەم علامە ترسناکانیان هەبێ ئەبێ بۆیان بکەین
یا کەم خوێنە یا خوێن هەڵێنە پیسەکە ڕەشە ئەمانە ئەبێ بۆیان بکەین ئەگەر گەنجیش بێ بەڵام ئەگەر گەنج بێ و علامەتی ترسناکی نەبێ ئایا بۆی ناکەین مەگەرێکی خۆی زۆر ئیلحاحکە ڕاست چیەکەین لەو حاڵەتەیە یا حەبێکی مەعیدەیە کە ترشەڵۆ کە بکاتەوە یا فەحسی بەکتریای مەعیدەی بۆکەین ئەگەر هەیە عیلاجیەکەین دوای 2 هەفتە ئەگەر چاک نەبوو ئەمجا پێویستە نازوری بۆیان بۆی ناکەین باش دکتۆر من لە زۆر کەس ئەم بابەتم بیستوە ئەڵێ کاتێکە بەتایبەت باس لە نازوری گەدایان ئەەکەن کاتێکە نازوری گەدەم کردووە ئەڵێ تا ماوەیەکی زۆریش هەست بە بریناریەک ئەەکەم لە نێو گەدەما هەستەکەم ئەو خواردنانی کە ئەی خۆم جۆرێک لە کزانەوە جۆرێک لای خۆمان پێڵەن دڵە کزێ ینی دروستە بێ ڕاستە خۆکەی خۆم هەناوبینی یاخود نازور ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە هیچ ڕووشاویەک هیچ گرفتێک لە نێو گەدا دروست بکە نازۆر هیچ شتێ ناکە ئازیەتی مەعیدە نایە هیچ شتێ دروست ناکە مزعفاتی ئللا ئەگەر مزعفاتی واضح هەیە زۆر کەمە مەسەلەن ڕیخۆڵەکو نەبێ مەسەلەن ئەوە زۆر کەمە یا زۆر بریندارێکی زۆر بەخۆت ینی زۆر کەماوانە زۆربەی حاڵات لە 109.9 نازور هیچ شتێ ناکا و هیچ ئەوە هەر ئاعرازەکەی خۆیەتی کە هەی بووە کە بۆ ئەو هۆیە بۆی کراوە هەر ئەو نەخۆشیە بەردەوامە کەوتمان یەکی لەوانە فانکشنال دیسپێپسیای پێڵێن ینی ئاڵۆزی مەعیدەی وەزیفی کە عیلاقەی بە حاڵی نەفسی و قەلەقی بەعزە خواردنێکەوە دکتۆر بە هەڵی خۆمانەڵە بە نیوبەنج و بە بەنجی گشتیش ئەکرێ هەردووشی وانە ینی پێش هەموو شتێک هەناوبینی لە ڕێی دەم و لە ڕێی کۆمیشەوە ئەنجاموانە ڕێی دەمەوە تەمان هەناوبینی سەرەوە زۆر کەمی پێچێ یعنی معدل 5 دقەیەکی پێچێ بەڵام قۆڵۆن زیاتری پێچێ معدل 20 دقەیەکی پێچێ و زیاتر ئازاری هەیە قۆڵۆن لەبەرەوەی قۆڵۆن زیاتر ئێمە پێویستمان بە بەنج هەیە تەمان بەنجی کە نەخۆشەکە ئاگای لە خۆیە بەڵام ئازاری کەم بێتەوە ئێمە ئەوواکەین پێڵێن کۆنشیەس سەدیشن ئەگەر کەسێک هەردانی بەنجی عام نییە ئەگەر کەسێک هەردووشی بکات پێویستەکە بە بەنجی گشتی بکرێت هەردووچش عینەشت بۆ ئەوەی سەرەوە کەمتر ئەتوانین بەبێ بەنجش بیکەین تەمان بەنجی عام نییە وەڵۆ ئێستا بەنجی عامش بەکاریە بە دۆزێکی کەم کە نەخۆشەکە ئاگای لە خۆی بێ یعنی ئەو دەرمانانێ بۆ بەنجی عام بەکاریە وەکو پرۆپۆفۆڵ و ئەوانە بەکارێنین بەس بە جورعەیەکی کەم کە پێویستی نەبێ بە ئەوەی سەپۆرتی هەناسەدانی بۆ ئاگای لە خۆیەتی زیاتر ئێمە مێدازۆلام یا پەسەدین بەکارێنی یا تێکەڵ بەکارێنین بە جوعەیە کە نەخۆشەکە ئاگای لە خۆیەتی بەڵام ئازاری کەمەکاتەوە زۆر ئاگای لە خۆی نییە نازورەکەی بۆ کرێ بۆ 5 دقەیە دکتۆر بگمان ڕەنگە زۆر کەس کاتێکە باسی نازوری لەلا ئەەکەی ترسێکی زۆری لەلا دروست ببێ لێ بترسێ نەوێرە ئەنجامی بدا زۆرترین ئەو ڕێنمایانەی کە ئێوە ئەو کەسێکەیە تەلاتان پێ ئەڵێن کە بۆ بانی بنمونە ئەگەر نازورێکی بۆ بکەن پێویستەکە چی نەکات ئەو کەسێ ئەنی چۆن خۆی ئامادە بکە بۆ ئەوەی کە بانی لەگەڵ یادانشین قسەی بۆ بکەین ئەمە ترسی نییە ئەوە نەی پێچێ ینی 5 دقات لە زۆر حاڵتا 2 دقە 3 دقم نازوری مەعیدە هی قۆڵۆن 10 بۆ 20 دقە تێگەێنین ئەبێ ئامادە بێت نەفسیان ئامادەیەکەین کە ئەمە ترسی نییە مزعفاتی نییە هیچی لێ ناکات بەدەر لە نەفسیەکە بە شێوازێکی تر نەخۆشەکە خۆی ئامادە بکە بۆ ئەوەی ئامادە بێ بۆ ئەوەی کە ئێوە نازوڕەکەتان بۆ کرد بە باشترین شێواز بیبن یعنی گرفتان بۆ دروست نەکە ئەبێ یەکەم خواردن نەخوا عەلەقەل بۆ مەعیدە چەند کاتژمێر 5 سەعاتێ نان نەخوا نیوەڕۆ بۆی بکەن بەیانی نانی بەیانی نەخوات ئێوارە بۆی بکەین نانی نیوەڕۆ نەخوات بۆ مەعیدە ئەی بۆ ڕێخۆڵە دەرمانێک ئەبێ دەرمانی بینێ دەرمانی ئامادەی بکەین سکی بچێ ناو ڕێخۆڵی پاک بێتەوە هی قۆڵۆن دەرمانێکە عادەتەن ئەیخوات 4 کیسە 3 کیسی شەوەی خوا و کیسێکی بەیانەی خوا هەتا ناوسکی پاک بێتەوە و بێ ڕۆژێ پێشەوە ئەو ڕۆژێش کە یەش لەمە بەش لەمەنی بخوا شتی ڕق و چێژ نەخوا
بەش لە منی باشە ئاو چا ساردی شەربەت دۆ ئاوی گۆشت ئاوی مریشک ئاوی میوە تڵپیتیانە بێ ئەسبەری دۆندرمە ئەمانە بخوا ئەتوانێ هەموو ئەمانە بخوا بۆ 24 ساعات و ئەو دەرمانە بخوا و ناوسکی پاگەبێتەوە بۆ یەکەن باشە دکتۆر هەندێک جار سامپڵێک وەرەگیرێت بۆ منە من بۆ خۆم نەشتەرەکەم بینی وانی کراوە سامپڵێک لە بۆ خۆشمەنجام درراوە بێگومان سامپڵێک لە مایدەی بێ لە گەدەی بێ وەرەگیرێت لە شوێنێک وەرەگیرە وەڵم با بڕا بۆ زەرە ئەمە چییە بۆچی بڕیارەدەن لەسەر ئەوە لە هەناوبینی سەرەوە هەناوبینی خوارەوەش ئەگەر ئێمە شتێکمان بین یا شتێکمان لە شتێک کرد نمونە وەرەگرین باشە مەسەلەن ئەگەر ئێمە ئامێرە ئەیکات بەڵێ ئەمە باە پسیە پێڵێن ئەی بینە ژوورەوە پارچێ وەرەگەین دەرەوە باش لە حاڵەتی ئایکەن ئەگەر شتمان لە شتێ بێ مەسەلەن گرەیەک هەیە شتێک هەیە تەغیراتی هەیە وازان گۆڕانکاریە لە سەرەتان بچێ پارچە وەرەگرین لە حاڵەتی ئەمانەوێت تەشخیصی نەخۆشی گەنم بکەین حساسی گەنم سیلێک دزیز لە ڕیخۆڵە لە دوام زەگرێ پارچە وەرەگرین ئەو بۆ مناڵی شەکرێت زۆر کەس ئەو کێشەی گەنمەی هەیە بۆ مناڵی شەکرێت بینی واتە نازور بۆ مناڵیش ئەنجامەدرێ بەڵێ لە مناڵی ئەمە هەناوبینیەکەین لە مناڵ هەموو تەمەرێک دکتۆر هەموو تەمەنی بۆ یەکرێ بەڵام لە مناڵ زیاتر بەنجی پێویستە ئاجارە بەنجی عامیش لە گەورەیانە بەس بەنجێکی کەم ئەو پارچەی کە مەسەل لە مەعیدە وەرەگرین بۆ دەست نیشانکردنی بەکتریای مەعیدە ئێچ پایلۆری ئاجارێ وەرەگرین ئەگەر تەشخیصمان نەکرد بێ پێشەوە بە طریقەیکە پارچە وەرەگرین بزانین ڕیخۆڵە تەغیراتی سەرەتانی هەیە یان نییە بەعض جارێ چکە ئەبینین ئیلتیهابی کردووە ئەوش پارچە وەرەگرین پارچەوەرگی ئەوانەی گەڕانەوەی ترشەڵۆکیان هەیە بۆ فترەیەکی زۆر پارچەوەری نەوکەم تەغیراتی سەرەتانی دروست بوو بێت پارچەوەرەگرین لە سوورێنسک ئەوانەی گران قوت دەبن قوتە چێ نەخۆشیەک پێڵە ئیزۆنۆفیلیک ئیسۆفەجایت حساسی سوورێنسک پارچە وەرگین بۆ تەشخیصی و حاڵەتە لەبەرەوە زۆر حاڵەت هەیە کە ئێمە پارچە وەرەگرین بۆ تەشخیصی ئەو نەخۆشییان باشە دکتۆر کاتێک هەناوبینی مەعیدە بۆ کەسێک ئەنجامەدرێت لەو ئەوەی کەوتە تێکچوونی مەعیدە و ئیتر دڵتێکەڵاتون و کۆمەڵە گرفتی هەیە کاتێکە هەناوبینەکەی بۆ ئەنجامەدرێت پاش ئەوە ئێوە هیچ عیلاجێک ئەنووسن هیچ چارەسەرێک ئەنووسن بۆ کەسەکە ئەگەر دەرکەوت هیچی نییە تەنها ڕەنگە لە ئەنجامی خواردنەوە یان شتێکی بابەت وێ یان سووربوونەوەیەکی هەیە گرفتێکی هەیە حسەبی حاڵەتەکەی بەبێ حاڵەتەکەیە بێ حاڵەتەکەی ئەگەر سووربوونەوەی هەبوو ئەگەر بەکتریای هەبوو ئێمە علاجی بەکتریاکەی بۆکەین بۆ 2 هەفتە مەسەلەن ئەگەر سوورێنسکی حساسیت دەرچ و حساسیتێوش علاجی خۆی هەیە ئەگەر قورحەی مەعیدە بوو علاجی خۆی هەیە ئەگەر سەرەتان بۆ ئەوە علاجی خۆی هەیە و لەوانێ بڕابەر و نەشتەرگەری ئەگەر هیچی تیانە بوو وەکوتمان فانکشنال دیسپێپسیایە تێکچوونی ئالۆزی مەعیدەی پێڵین وەزیفی ئەوە تێگەینین کە ئەمە حاڵەتێکی وەزیفیە هیچ شتێکی خراپ نییە نەترسێ و بەعزە خواردنی نەخوا و کە مەعیدەی ئالۆزەکە حەسەبی تەجروبەی خۆی و بکردنەوەی ترشەڵۆک ئەوێن پێی ئیسپات بووە کە زۆر باشە بۆ حاڵەتە حابێکی عینێ بۆەوە ئەوە خاستنەوانەی دڵیان تێکەڵێ بۆ دڵیان تێکەڵ نەیە و وەکو دۆن پریدۆن پلاسی لەوانە بەکارێنین دوایی حەبی دژە خەمۆکی بەکاریە بە جورعەیەکی کەم نەک ئەو جورعەیە کە بۆ خەمۆکی بەکارێنین ئیسپات بووە کە ئیسفادەی هەیە بۆم حاڵەتانە لە ئەخیرە ئەگەر بەعجاری هیچ ئیسفادەی نەبوو ئەی نێرین بۆ تحلیلی نفسی بۆ دکتۆری نفسی باشە لە زۆر باسی لایانی دەرونی ئەکرێت لە هەم پێش و پاش ئەنجامدانی نەشتەرگەریەکەش ئەوەی کە هاوکاریشم باسی کرد زۆر کەس ترسی لە برینی لە کاتی ئەنجامدانی هەناوبینیە لە برینی مائیدە و کۆمەڵێکەوەی خۆت باست کرد ئەم ترسە چۆن ئەڕەوێتەوە لای نەخۆش خەڵک زۆر ترساوە لە هەناوبینی من بۆ خۆم یەکەم جاروا بۆ مەڵامکە ئەنجامدا اینجا تێگەیشتم زۆر بەردەوام ترسی ئەوان هەیە ئەترسن لەوەی کە باسی هەناوبینیا نازوڕێکی یەکسەر خوانە خواستە خەیاڵیان بۆ نەخۆشی خراپە یەکسەر ترسی ئەوان لە دڵا دروستە بێت خۆی ئەوانەی
کە خوا زیاتر لای خۆشمان دکتۆر قسەکەشە پێ بڕمە بۆراڵە کوور هەر نەیکی نەچی بەلای واشە پێڵە شتیوانە بەڵێ شتیوانە هیچ شتێ ناکە شتی ناڵە بەداخەوە ئێمە شتەکە زانستی وشاریمان نێ لە بەڵێ 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 شتی خراپی لێ نابێتەوە بێگومان. برینداری ناکە شتی خراپ زۆربەی حاڵەتەکان سموس ئەڕوا و هیچ مەشاکل ناکە لەبەرەوە ئێمە ئەبێ بەڵەنسێ بکەین بینی کردنی ئەنجامدانی یعنی ئەوەی ئەترسێ و نایکە ئەوەیش زۆر یە بۆ ئەوێ بیکە ئەبێ بەڵەنسێ لە بین ئەوەیە ماڵە بۆ بە تەسقیفکردن بە ئامۆژگاری ئەوەی پێویستی بۆ ئەبێ بیکە لەبەرەوە خاص نەخۆشیەکانی هەر سوجگەر زۆربەی کات نەخۆشەکەیت لە فترەیەکە کە ینی زۆر شتی بۆ ناکرێ عیلاج ناکرێ گەیشتووەتە حاڵەتی خاستە شێرپەنجەکانی گەدە و ڕیخۆڵە گەیشتووەتە مەرحەلەیە کە زۆر سوودی نییە عیلاج لەبەرەوەمە بێ ئامۆژگاری خەڵکین ئەگەر زوو ئالۆزی گەدەیان هەبوو ئالۆزی ڕیخۆڵیان هەبوو زوو بێن بۆ لای دکتۆر بۆ ئەوە قەنات بدرێ هەناوبینیان بۆ بکرێ ئامۆژگاری لایەکی کەشەوە ینی زۆر حاڵەت هەیە وەزیفیە پێویست ناکە بە هەناوبینی زۆر هەناوبینی پێویست نییە لەبەرەوە بەس ئامۆژگاریەکەین کە و عیلاجی نییە بێ ئەوەی ئەنجامی هەناوبینی بکەین ینی ئەم دوو بەڵەنسە هەیە زۆر ئەیکا هەیە ئەترسێ و نایکە لەبەرەوە ئەبێ نەترسێ کە ئەم هەناوبینیە ترسی نییە ترسی وای نییە باشە واگەر یەکێ خەبیر بێ بیکە هیچ مشکلێکی نەنابێتەوە باش دکتۆر ڕەنگە زۆر کات ئەو کەسانی کە گرفتیان لە گەدایانە بەتایبەتتر بۆ دروستە بێ بەهۆی خواردنی دەرمانێکی قورسەوە بێت ڕەنگە زۆر کات دەرمانسازەکە بۆ لەسەر دەرمانەکەش ئەنووسێکە ئەمە پێویستە بە سکی تێر بخورێ پێویستە سکە خاڵی نەبێ بەڵام ڕەنگە زۆر بە شێوازێکی تەندروست بەکاری نەهێنن لەو کاتەیە کە نەخۆشەکە خۆی هەستەکە لە ڕێگەی دەرمانەوە تووشی گەدەکزانەوە و ئازارێک بۆ لە گەدەیە لەم کاتەیە پێویستە کە هەناوبینی بۆ ئەنجام بدرێ ینی ئەگەر ترسێکی ئەوەش هەبێ ئەگەر گەدەشی برینار بوو بێ برینێکی کەمیش هەبوو بێ هەر ئەتوانرێ هەناوبینیەکەی بۆ ئەنجام بدرێ ئەگەڕێتەوە سەر ئالۆزی گەدە ئالۆزی گەدەیانە بێ ئالۆزی ڕقۆڵیانە بێ بەهۆی دەرمانەکەەوە ینی دیارە کە نەخۆشەکە و دەرمانە خوا تێگەچێ مایدەیەشێ زۆر دەرمان هەیە مەسەر دەرمانی شەکرە هەیە پێڵەن گلوکۆفەیس کە زۆر بۆ شەکرە بەکارێ مایدە تێگەیە سکچون دروستەکە ئەوە کە زانی علاقەیە بۆ دەرمانەوە طبعاً ئەتوانین بڵێن هی دەرمانەکەی و هەناوبینی ناوی زۆر دەرمانێکی دەرمانی ئازار شوێنەکان ئەسپرینە ڤۆڵتارینە ئەوە مایدە تێگە مایدە قورسەکە لەبەرەوە دەرمانەکەیە مەبەستم ئەوەیە ئەگەر ئێوە لە حاڵەتێکا بزانن ئەو نیشانانەی کە نەخۆشەکە هەیەی هەز بۆ بکەن کە ڕەنگە برینێک لە گەدەش یا دروست بوو بێ هەر ئەتوان هەناوبینی بۆ ئەنجام بدەن ینی نابێتەوە کارێک بۆ ئاڵێ ئەگەر ئەمە هەست بکەین کە ئەمە ئەم دەرمانە شتێکی لە مایدەیە دروست کردووە یا برینی دروست کردووە هەیە حەبی ڤۆڵتاری نەخوا و قورحە دروزە بێ برین دروزە بێ و نەخۆشەکەیە خوێن هەڵێنێ پسەکەی ڕەشە ئەبێەوە نازوری بۆ ئەنجامە درەویش ترسێکی نییە بۆ تاکیدکردنەوەش ئەنجامە درێتەوە بۆی دکتۆر هەیەڵێ من لە ساڵەکە دوسێ جار هەناوبینیم کردووە ئەو بۆ تاکیدکردنەوەیە بۆی بزانی نەخۆشەکە بێ بۆی بکەینەوە بۆی بکەینەوە مەسەڵەن التهابی معیدەی مزمنی هەیە و پارچەمان لێوە گردووە تەغیراتی شتایە لەبەرەوە بێ بۆی بکەین و متابعی بکەین باش ئەمە بۆ ماعیدە سووربوونەوە و برینێک و ئەوەی کە باست کرد هەوکردنێک بۆ قۆڵۆن چی دیاریەکەن طبعاً قۆڵۆن یەکی لەوانە سکرین ئێمە سکرینەکەین باشە ینی ئەوەی 45 ساڵە دوایەوە ئەبێ هەموو کەسێ پیاوژن کۆلۆنۆسکۆپی ئەنجام بە تا تەمەنت بوو بە 45 ساڵە بێت هەناوبینیی قۆڵۆن ئەنجام خاستن 45 باشە ئەبێ هەموو کەسێ کۆلۆنۆسکۆپی بکات بۆ ئەوە گرێ چکە گرێ زۆرە دوای ئەم تەمەچی دروستە بێ و گریانە دوای ئەم تەمەنە تەغیراتی هۆرمۆنی و سەرەتانی خۆی عمر و قەزە جینات و بۆ ماوەی و لە عایلەیە و ئەمانە هەمووی هۆیە قەڵەوی و شەکرە و ئەمانە هۆیە بۆ ئەو گریانە دروست بێ ئەم گریانەش خلالی 10 ساڵ ئەبن بە شێرپەنجە
لەبەرەوە ئێستا ئیسپات بووە کە ئەوەی پشکنینی بۆ بکەین 45 بۆ 50 ساڵ سەر و ئەو گرەیە دەرخەین و ئەو گرەیە لابین سەرەتانی قۆڵۆن مەرعەکەین و ئەوەش زۆرە لە پیاوە لە سا 20 یەک لەسەر سێ پیاوان ئەو گریان هەیە یەک لەسەر 5 ژنانیش ئەو گریان هەیە لەبەرەوە ئەبێ هەموو کەسێ کۆلۆنۆسکۆپی ئەنجام بە و ئەگەر هیچی نەبوو دوای 10 ساڵ بۆ یەکەینەوە ئەگەر گرەیەکی هەبوو ئەتیما دەکات لەسەر چەند گرێ هەیە و چەند گەورەیە و لەژێر فەحسا چی دەرچووە ئەمجا بۆی ئەەکەینەوە لە 1 ساڵەوە دوای 1 ساڵ بۆ 3 ساڵ یا بۆ 5 ساڵ بۆ یەکەینەوە جارێکی باش دکتۆر یعنی ئەگەر کەسێک لە 50 ساڵا بوو هەر ئەبێت نازوری هەموو کەسێک ئەبێ نازوری قۆڵۆ بکە ئەمە زۆر کەس نایزانێت باش ئەگەر ئاماژەت بۆ کرد ئەگەر هیچی نەبوو هیچی تیان نەبوو پێویستەکە ساڵانە ئەنجامی دوای 10 ساڵ ئەگەر شتیشی تیا بوو ئەبێت زووتر باشە دکتۆر بەگشتی کێشەکانی ئەوانی کە بە هەناوبینی دەستنیشانەکرێ و چارەسەری بۆ دەستنیشانەکرێ لە قۆڵۆن و لە مەعیدەیە کێشەکان بەگشتی بە هۆکاری چیەوە دروستە بن ینی هۆکارە بنەڕێتێکی بۆ چیەگەڕێتەوە ئەوە تۆ باسیەکەی ئەڵەی هەندێک گرێ هەیە بەهۆی تەمەن و چوونە تەمەن و گۆڕانی هۆرمۆنەوە دروستە بەڵام لە گەنجیە و گەنجی سێ خاتونێک بۆی نردوینە لە من تا ئێستا 8 جار نازۆڕی مەعیدەم کردووە هۆ گەنجیشە بە وێنەکە دیارە نازای هۆکەی چییە بەڵام ئێمە بەعزار ئەیکەینەوە بۆ نەخۆش یعنی خۆتان بۆتان دەرنەکەوتۆ لە گەنج هۆکارەکەی چییە ئێستا زۆر نەخۆشیەکان خاصن شێرپەنجە سەحبی کردووە بە گەنج لەبەرەوە جاران 50 ساڵ بوو کۆڵۆن هەناوبینی قۆڵۆن ئێستا 45 و ئێستا زاهرەیە هەیە لە گەنجە سەرەتانی قۆڵۆنە بینین ئەوش زاهرەیەکی نەک لێرە لە دەرەوەش دروست بووە ئەوەش هەیە هۆکانی خۆی هەیە بەیوانی هیچ کەسێک پێویستی پێ نەبێت بەڵام بۆی کە بینەرانمان زیاتر تێبگەن هەناوبینی بەشێکە لە دەستنیشانکردن وەکو چۆنەچی بلای پزیشکێک پێێتەڵە چیتە گوێت لێگرێت هەناوبینیش پێما بێت دەستنیشانکردنەکەی هیتی بەستیەوە دەستنیشانکردنی ناوێت چۆن سەرەوە بینیت ئێمە سەری نەخۆشەکەین لە ڕاست فەحسیەکەین لە دەرەوە ئەمە ناوەیە دەستەکان جزێکە لە فەحسکردن دەستە خۆش دکتۆر محەممەد عەبدوڕەحمان شێخانی پسپۆڕی هێنا و کۆندامی هەرس و جگەر سپاس بۆ زانیاریەکانت